خۆڵەکەن بەسەرمانە، مەترێ زیاتر خۆڵەکەن بەسەرمانە، کەس و کارە خۆشەویستەکەمان دفنمانەکەنمان شارنەوە، ئەو ڕۆژێکە لە پێش هەمومانە خۆڵ دەکەن بەسەرمانە. بەخوا ڕۆژێکی قورسە، خوا بە گەوری خۆی ڕەحمان لێ بکات. بەڵێ ئەوەندەی کە دایان پۆشین لە ناو تاریکی گۆڕدا، نەدایک هەیە، نە باوک هەیە، نە کوڕ هەیە، نە کچ هەیە، نە خوشک هەیە، نە برا هەیە، نە خێزان هەیە، نە مێرد هەیە بۆ خوشکی بەڕێز، نە کەسێک هەیە، نە برایەکت کەسێکت لەگەڵ تا نییە لە تاریکی ناو گۆڕدا. بەڵێ خۆت بە تاریکی ناو گۆڕ ئامادە بکە، بەڵکو خوای گەورە بە عیبادەت و بە خواپەرستی بۆت ڕوون بکاتەوە، بۆت ڕووناک بکاتەوە. ئەمانە هەمووی لە پێشمانە. تاریکی ناو گۆڕتان لەبیر نەچێ، تاریکی شەو با تاریکی ناو گۆڕتان بیر خاتەوە.